جیمز فۆرسیسی نووسەری ڕۆژنامەی تایمزی بەریتانی باسی نەخشەڕێگەیەک دەکات کە خۆراوە بتوانێت هاوپەیمانیشی پۆتین تێک بشکێنێت. ئەو جەنگە دژواری سیستمی دیموکراسی لا دژی ڕژێمە خۆسەپێنەکان دەیکات، پێویستی بە هاریکاری ئابووری و تەکنەلۆژی و بەرزکردنەوەی بودجەی بەرگری هاوبەشە. نووسەر ئاماژەی بە دەستپێکردنی قۆناغێکی نوێی مێژوویی کردووە کە سیستمی جیهانی لیبرالی لە دوای کەوتنی دیواری بەرلین لە ساڵی 1989دا گەورەترین لەمپەڕی لە بەردەمدا دروست بووە، نەک تەنیا بەهۆی ڕەفتاری رووسیا لەسەر سنووری ئۆکرانیادا، بەڵکو مانۆڕەکانی چین لە ئاسیادا گرفتی گەورەی هێناوەتە گۆڕێ. فۆرسیس دەڵێ و هاوڕێیەتیە گەشەکردووی لە نێوان ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا و شی جینگبینگی سەرۆکی چین بەرپا بووە، بنەماکەی لەسەر هاوکێشەی دوژمنی دوژمنەکەم دۆستما هاتووەتە ئاراوە. نووسەر بڕوای وایە مۆسکۆ و پەکین بۆ کۆتایی هێنان بە سیستمی نوێ کە ئەمریکا سەرکردایەتی دەکات یەکیان گرتووە. هەردوو لاشیان مەودای هەژمونی یەکتر دەپارێزن و ڕێزی لێدەگرن. هەروەها لە بڵاوبوونەوەی دیموکراسی دەترسن و دەیانوێت ژینگە بۆ ڕژێمە خۆسەپێنەکان بڕەخسێنن. ناوبراو ئامانجی هاوپەیمانێتەکەی پۆتین لەوەدا ڕاوە دەکات کە دەیانەوێت توانای ئابووری و سەربازی ئەمریکا پەرت بکەن. دەڵێت جۆ بایدن لە ئەفغانستان پاشەخشەی کرد بۆ زیاتر جەختکردنەوە لەسەر ململانەی چین. بەڵام ئێستا ئەمریکا بە ناردنی هێزی زیاتر بۆ سنوورەکانی خۆرهەڵاتی ناتۆ مەترسی باجی ئابووری و سەربازی جەنگی وشکانی ئەوروپای هێناوەتە ئاراوە. بە تایبەتی ڕۆژانە پنتاگۆن زیاتر دەچێتە نێو ململانەکان و کۆشکی سپی و وەزارەتی دەرەوەش زیاتر دەچنە ناو جەنگی دیپلۆماسی گەرمەوە. فۆرسیس لەم بارەوە ئاماژە بەم سیناریۆیە دەدات کە بە قازانجی رووسیا و سەرکەوتنێکی خۆڕایشە بۆ چین، چونکە دوژمنە هاوبەشەکەیان ناچار دەکەن لە دووبەرەی جەنگدا کار بکات. لەگەڵ گوشاری مۆسکۆ بۆ سەر ئۆکرانیا، جوڵەی پەکین بۆ سەر تایوان و چاویشی لەسەر دەریای باشووری چینە کە لە ئەیلولی ڕابردوودا هاوپەیمانی ئەکواز لە نێوان ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا لەسەر ئەو بنەمایە پێک هات کە ڕوبەڕووی چین ببنەوە. سوودێکی دیکەی دوولایەنەی هاوپەیمانی چین و رووسیا سوودگەیاندنە بە یەکدی لەم کاتەدا کە مۆسکۆ گازی سروشتی وەکو چەکێک لە دژی ئەوروپا بەکاردێنێت، دەکرێت بازاڕی چین جێگەی ئەوروپا بگرێتەوە. هەروەها تەکنەلۆژیای چین و کاڵاخاوەکانیشی رووسیا لە گەماروی سزاکانی خۆراوا بپارێزێت. بۆیە نووسەر داوای جیاکردنەوەی چین لە رووسیا دەکات. هاوکاتیش پێویستە هاوپەیمانی دیموکراسی پێشکەوتوەکان کە بە تی12 ناسراوە بەرپا بکرێت بۆ ئەوەی پشتبەستن بەم ڕژێمەستەمکارانە کەم بکرێتەوە. فۆرسیس لەبارەی قەبارەی و تێچوونەوە دەڵێ نابێت چاوەڕێەوە بین ئەمریکا قورسایی سەربازی زۆر هەڵگرێت بۆ ڕوبەڕووبوونەوە بەرهێنانی گەورەی پۆتین لە سوپادا پێویستە خۆراوە بۆ زیادکردنی بودجەی بەرگری هاوکاری بکەن. بەڵام ناوبرا وتارەکەی بە جیاوازیەکانی جیهانی دیموکراسی کۆتایی پێدێنێت کە کۆک نین و ڕکابەری یەکدین. بەڵام ئەگەر هاو ئاهەنگ نەبن ئەوە جیهان دەبێتە ژینگەیەکی ڕەخساو بۆ ڕژێمە خۆسەپێن و ستەمکارەکان. کەواتە ئەو جەنگەی ئێستا لەسەر سنووری ئۆکرانیایە زۆر گەورەترە لە قەیرانی رووسیا و ئۆکرانیا و تەنانەت دیموکراسیش، بەڵکو ترسە لە هەژمونی گەورەی ئابووری و سەربازی چین و زیندووبوونەوەی وەحشە سەربازەکەی سۆڤیەتی جاران.